تاکێکی ڕانگ و چۆخە لەبەری تۆزاویە کە کۆڵە پشتیەکەی هەڵگری پەرتووک و نووسراوە و کتێب و بیری دەفرێت لە پێناو جێگیرکردنی کۆمەڵگایەکی عەداڵەت تەوەردا. پێشمەرگەی کۆمەڵە هێزێکی بەردەوام بە ڕۆژ و ئامادە بۆ فێربوونی تازەگەریەکانی سەردەم و توانا لە بەکردەوە دەرهێنانی نوێترین داهێنانەکانی ڕۆژ و بڕوادار بە سونەتە پێشکەوت و خوازانەکانی کۆمەڵە و هەردەم ئامادەیە بۆ هەر فیداکاریەک لە مەیدانە جۆراوجۆرەکان. پێشمەرگەی کۆمەڵە نووسەر، ڕۆژنامەنووس، شانۆکار، مۆسیقازان، وەرزشوان و قاڵبووی دەیان بواری دیکەی ژیان و لە گشت ئەمانە گرنگتر چەگلەشانێکی پارێزەری داخوازیەکانی خەڵکی چەوساوە و داکۆکی کارێکی ڕاستەقینەی مافەنەتەوەییەکانی خەڵکی کوردستانە. مێژووی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پڕاوپڕە لە دەستکەوت و شانازی سەرجەم خەڵکی تێکۆشەری کوردستان شایەتی ئەم ڕاستیان. ئێوە بۆ خۆتان سیویەکی جۆزەدان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە چۆن ئەبینن؟ سەرەتا من پیرۆزبای سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو دۆست و لایەن و پێشمەرگەکانی کۆمەڵە هەروەها زیندانیانی سیاسی بنەماڵەی سەربەرزی شەهیدان دەکەم. سویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژی ئەو کوڕ و کچە گەنج و لاوانن کە لە هەموو چین و تۆژی کۆمەلگای کوردەواری لە چینی خوێندەوار لە خەڵکی زەحمەتکێشی کوردستان هاتنە ناو ڕیزەکانی پێشمەرگە بۆ خەبات بە دژی کۆنەپەرستی و نەدامەتگایی کۆماری ئیسلامی. ڕاستێکەش دەبێ ئەوە بڵێن کە مێژووی سویەکی جۆزەردان دەگەڕێتەوە بۆ ساڵڕۆگەڕی جان لە دەستدانی کاخانە مەعینی یەکەمین پێشمەرگەی کۆمەڵە. ڕۆژی سیویەکی جۆزەردان کە ناوزەت کراوە بە ناوی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە ڕاستیدا ئەمە خاوەنی مەفاهیم و چەمکێکی تایبەتیە بە پێشمەرگان. لە سەردەمی کۆماری مەهابادا کە وشەیەک بە ناوی پێشمەرگە هاتە ئاراوە و بە معنای سپا و ئەرتەشتێت و ئەم چەمکە لە کوردیا بووە بە پێشمەرگە هێزێکی خۆڕاگر، هێزێکی خۆنەویست، هێزێکی گیانفدایە بۆ خاکی پاکی کوردستان و ئەمە هاتووەتە ناو ئەدەبیاتی سیاسی ئێمەوە هەروەها ئەدەبیاتی شۆڕژگەڕانەی ئێمەوە. بۆیە هەر لەو سەردەمەوە هەتاکۆ ئێستا بە بەردەوامی جیلی جۆراوجۆر هاتووتەنێ ڕیزی خەباتە و چەکی شانازی پێشمەرگایەتی لە شان کردووە. ئەمە بۆ ئێمە نیشانەی ڕەمز و هێمای خۆڕاگرینەتەوەییە و هەروەها لە کوردستانی ئێمە کە خاوەنی کیانێکی سیاسی نین و خاوەنی جوغرافیایەکی یەکدەستنین و بۆ سربەخۆیی کوردستانێکی ئازاد و زیاتر پەیوەندیکردنی خەڵکەوە بە هێزی پێشمەرگە دیارە نیشانەی ئەوەیە کە ئێمە بەرەو ئاراستەیەکی تر بڕۆین. ئەمڕۆکە باسی سیوەکی جۆزەردانە من بەش بە حاڵی خۆم پیرۆزبای ڕۆژی سیوەکی جۆزەردان لە بنەماڵەی سەربەرزی شەهیدان لە هەموو پێشمەرگەکانی کوردستان بە تایبەت پێشمەرگەکانی کۆمەڵە دەکەم هیوادارم ئەم خەباتە درێژەی هەبێت و بە سەرنجامی خۆی بگات. زۆر سپاس. بژیت. بەبوونەی سیوێکی جۆزەدان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە پیرۆزباوی لەیەک. سپاس لە ئێوە و لە هەموو ستافی ڕۆژهەڵات تیوی و هەموو خەڵکی ئازادی خوازی کوردستان و بەتایبەت سەرجەم لاوان و گەنجانی کوردستان پیرۆز بێ و ڕۆژە. زۆر سپاس. ئەرکی لاوانی شۆڕژگەری کوردستان کە خوازیاری ئازادی و بەرابەری و ڕزگاری کوردستانن لەم سەردەمەدا چییە و ئەوان چۆن دەتوانن خزمەت بە کۆمەڵ و ڕێبازەکەی بکەن؟ دیارە لاوان هەر لە سەرهەڵدانی هەموو شۆڕشە کۆمەڵایەتیەکان لە سەرهەڵدانی هەموو شۆڕشەکان دەور و نەخشی تایبەتی و خۆیان بووە. ئەگەر چاوێ بە مێژوودا بخشێنینەوە هەر لە شۆڕشی فەرەنسەوە بگرا کە لاوان و خوێندکارانی
چاوکراوە و بیرکراوەی ئەو کۆمەلگای ئەو کاتی فەرەنسا دەور و نەخشی تایبەتیان بوو لە هەڵگرستانی و شۆڕشەدات و تاک بە تاکی شۆڕشەکان و خەباتەکانە کە لە سەرجەم کۆمەلگاکانی دنیادا ڕوویداوە لاوان دەور و نەخشێکی تایبەتی خۆیان بووە. ئەگە بێنە سەر مێژووی ئێران هەر لە ئینقلابی ئیسلامی ئەو کاتەوە ئینقلابی ساڵی 57 کە دواتر مەلاکان سواری شەپۆلی ناڕەزایەتیەکان بوون، لەو لە هەڵگرستانی ئەو شۆڕشەشدا لاوان دەور و نەخشێکی تایبەتی خۆیان بوو. لاوانی چەپ و بیرکراوە و چاوکراوەی ئەو کات شۆڕشەکەیان لە زانکۆکان و ئەتوانم بڵێم لە کوچە و بازاڕی ئەو کاتی کۆمەلگای ئێرانە سازماندەی کرد، بەڵام دیارە ئەو شۆڕشە لە دواترەکانە بە ئاقارێکی دیکەیە ڕۆژ مەلاکان سواری شەپۆلی ئەو ناڕزایەتیانە بوون و ئەو خەباتەیان دیارە بە ئاقارێکی باشانە برد. لە کۆمەلگای کوردستانیشا دیارە زیاتر لە 60% ئەو کۆمەلگا لاوان پێکی دێنن، هەر بۆیە کۆمەڵا لە یەکەمین ڕۆژەکانی پێکاتنیەوە هەستی بۆ مەوزوعە کردووە و تایبەتمەندیە خاصی کۆمەڵێشکە لە چاو سەرجەم حیزب و لایەنەکانی دیکەبوویەتی ئەوە بووە کە کۆمەڵا لە سەردەستی کۆمەڵێک لاوی چەپ و بیرکراوە و چاوکراوەی کۆمەلگای کاتی خۆی پێکاتووە، لە زانکۆکانە پێکاتووە. کۆمەڵە حیزبێک نەبووە کە لە ناو ڕێکخرا و لایەنێکی سیاسی دیکەیە بێتە دەرەوە لە سەردەستی کۆمەڵێک بنیامی سیاسی بە تەمەن و بە ئەزمون پێکات بێ. دیارە کۆمەڵە خۆی لەسەر دەستی ئەو لاوانە پێکات کە هەستیان بە بارودۆخی کۆمەڵایەتی کۆمەلگاکەی خۆیانە کرد کاتی خۆی. هەر لە یەکەمین ڕۆژەکانی پێکاتنیەوە کۆمەڵە هەستی بەوە دەکرد کە لاوان ئەتوانن بزوێنەری خەباتی کۆمەڵایەتی بن، هەر بۆیە هەر لەو ڕۆژانەوە کۆمەڵە ئەهەمیەتێکی تەمام و کەماڵی بە ئەتوانم بڵێم بە خەباتی لاوان داوە لە کوردستاندا. هەر لەو ڕۆژانەوە کۆمەڵە هەوڵی داوە بە هەر ئامێرێک و بە هەر کەرەستەیەک کە بتوانێت لاوان بێنێتە ناو ڕیزەکانی خەباتی خۆی. دیارە ئەو شتێک کە منیش لەم مدەتا خۆم بینیومە و بە چاوی خۆم لە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەیە بینیومە، هەر ئەو شتە بووە، ئەو ئەهەمیەتدان نەبووە کە لە سەرکردایەتی کۆمەڵەوە بگرا هەتاکو ئۆرگانە خواردترەکانی سەرکردایەتی کۆمەڵەش ئەو ئەهەمیەتیانە بە لاوان داوە و لاوان توانیویانە ئەو پتانسیەلە کە هەسیان بۆ هەڵگرساندنی شۆڕشێکی تازە لە کوردستانە لێرە بیخەنەگەڕ و لێرە پەرە بۆ پتانسیەلە خۆیان بدەن. زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش بەخێر. بە بۆنەی سیوێکی جۆزەدان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە چ قسەیەکت هەیە؟ سڵام و ڕێزمەیە تایبەتی بۆ بنەماڵی شەیدانی کۆمەڵە ڕۆژی سیویەکی جۆزەدانیان پیرۆز پێژم و سپاس و ڕێزمەیە بۆ ئەو بنەماڵانەی کە ڕۆڵەکانیان لە شەڕی تەحمیلی جمهوری ئیسلامیە شەید بووە و ئەو ڕۆڵانەی کە بەسێ دارەی جمهوری ئیسلامی شەید بوون، سڵاو و ڕێزی تایبەتیان بۆ نێرم بۆ بنەماڵەکەیان و قەولیان پێ بین درێژدەرین ڕێگای ڕێبازیانین و ناڵین هیچ وەخت وێنێمە پیرۆ بڕوە و سڵام و ڕێزمەیە بۆ کەم ئەندامان و بۆ تەنزیماتی کۆمەڵە لە شارەکانی ڕۆژهەڵاتە سڵام و ڕێزی تایبەتیمەیە بۆ خۆی بنەماڵەکانیان، بۆ بنەماڵی پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە، بۆ پێشمەرگەکان، بۆ لایەنگران، بۆ ئەندامان، بۆ کادران، بۆ سەرکردایەتی کۆمەڵە ڕێزی تایبەتیمەیە بۆیان ئەم ڕۆژە مێژوویەیان بێ پیرۆزێژم. ئەمجا سپاس و قەدردانی یەکەم لەو هاوڕێیانە ئەو پێشمەرگە قارەمانانە خۆنویسانە کە شەو ڕۆژ ئەرکی تەلێزیۆنی ڕۆژهەڵاتیویان بەدەسا و تەشەکر و قەدردانیان لە یەکەم ئەم ڕۆژە مێژوویان پێ پیرۆزێژم. ئەگەر پێناسەیەکی پێشمەرگەی کۆمەڵە بکەی بە کورتی بۆمان، چۆن پێناسەی پێشمەرگەی کۆمەڵەکەی؟ پێناسەی پێشمەرگەی کۆمەڵە هەزاران پێناسەی هەیە، من لە دوو شتا خولاسەیەکەم و پێناسەی پێشمەرگەی کۆمەڵە بیر و باوەڕی پۆڵایەتی، دوو دیسیپلینی حیزبایەتیەتی. لە دەوری دەست و تفەنگت بگەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێ چ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت.
سەرەتا بە بۆنەی هاتنی سیوێکی جۆزەردانەوە پیرۆزبایی خۆم سەرجەم ئاراستەی بنەماڵی شەیدان و زیندانیانی سیاسی و سەرجەم خەڵکی کوردستان و هەروەها پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە دەکەم. ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر پیرۆزە، هەر بەم بۆنێەوە لە زۆربەی ئەو جێگانەی کە پێشمەرگەی کۆمەڵە حزوری ئەزیا خەڵکانێک کە بەڕاستی خۆشیان خۆشەویستیە تایبەتی کۆمەڵە لە ناو دڵیانایە لەم ڕۆژەدا ڕێزی لێگرن و مەراسم و وۆنەیەکی تایبەت هەر بەم ڕۆژەوە بەڕێوە دەچێت. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژێکە کە قەت لەبیر ناچێتەوە و یادی پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە لە چ لە زیندانەکانی ڕژیم و بۆ خۆڕاگریان چ لە ئەرسەی کار و فعالیەتەکانیانە چ لە خەبات و تێکۆشانیانە شتێکی بەرجەستە و لە بەرچاوە. وشەی پێشمەرگە خۆی وشەیەکی تایبەتمەندیەکی زۆر جێڕێز و تەقدیرە کە ئێستایش ئەگەر لە منتەقەی کوردستانە لە هەر جێگەیەکا کە کۆڕ و کۆبوونەوەیەک تایبەت ببێت و ناوێک لە پێشمەرگە و لە کۆمەڵەوە ببرێت قارەمانێتی پێشمەرگەی کۆمەڵە و ڕەشادەت و خەباتی ئەو ڕفێقە ئەو هاوڕێیانە ئەو تێکۆشەرانەی کە لەم ڕێگا گیانیان لە بەخت کردووە و ئەوانەیش کە ئێستای لە ڕێزەکانی کۆمەڵاوە ماون وێردی سەرزوانی خەڵکی کوردستانە. هەر بەم بۆنەوە جارێکی تر پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە و کەسوکاری شەیدان و بنەماڵەی زیندانیانی سیاسی دەکەم. ئێمەش لەلایەن خۆمان و پیرۆزبایی لێ دەکەین. زۆر سپاس، مەمنون. پێشمەرگەی کۆمەڵە خاوەن بیرێکی کراوە و هەردەم ئامادەی پەلهاویشتنا بۆ گرتنی سەنگەرەکانی دیکەی پێشکەوتن لە بوارە جیاوازەکاندا. لەگەڵ گشت ئەوانەش خاوەن مێژوویەکی پرشنگدارە لە خەباتی پێشمەرگانە لە پێناو پاراستن و بەدەستهێنانی مافەنەتەوەیەکانی گەلی کورد و دەیان نەبەردی سەنگەر بە سەنگەر و شەڕی دەستەویەخە و بەرەنگاربوون لە دژی دەیان هێرشی داگیرکەر بۆ سەر نیشتمانەکەی مێژوویەکی ئاشکرا و دیاری تۆمار کردووە. شاخ بە شاخ و تەپۆڵکە بە تەپۆڵکە و دەشت و چەم و هەردی نیشتمان شاهدی ئەوەن بۆ سەلماندنی لە خۆبردووی ئەو هێزەی بیری دەفڕێ بۆ وەدیهێنانی کۆمەڵگایەکی ئازاد و عەداڵەتتەوەر. ئەم هێزە لە قەبارەی جیاوازتردا و لە نێو سەنگەرەکانی شاریشدا هەڵگری ئەم بیرۆکە پێشکەوت و خوازەیە کە لە ناو شار و گوندەکانی کوردستانیش ئەم هێزە بە شێوەی دیکە هەردەم ئامادەی هەر جۆرە فیداکاری و تێکۆشانێکە. بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهومێدی مەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە. لەلایەن ستافی ئامادەکاریم بەرنامەیە واتە سیوێکی جۆزەدان پیرۆزبایی سیوێکی جۆزدان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەوە لێ دەکەین. زۆر سپاس. ئەمنیش بەنەوەی خۆم پیرۆزبایی لە ئێوە دەکەم، لە ستافی ڕۆژهەڵات تیوی دەکەم. پیرۆزبایی ئەو ڕۆژە لە سەرجەم خەڵکی کوردستان بە تایبەتی لە بنەماڵە شەیدانی کۆمەڵە لە سەرجەم پێشمەرگەدرینەکانی کۆمەڵە ئەوانەی کە بۆ ساتێکی ژوبێ لە سەنگەری کۆمەڵدا خەباتیان کردووە لە کەمەندامانی کۆمەڵە کە لە سنگەرەکانی کۆمەڵەدا تووشی برینداری و کەمەندامی بوون لە هەموو ئەو کەسانەی کە بۆ ساتێکیش بێت هەر لە سەرەتای دامەزراندنی کۆمەڵەوە تووشی زیندانی سیاسی بوون لەسەر بیر و باوەڕی کۆمەڵە دەکەم لە هەموو پێشمەرگەکانی سەنگەری شار واتە کومیتەکان و پۆلەکان و تێکۆشەرانی نهێنی کۆمەڵە دەکەم کە ئێستا لە کوردستاندا خەریکی خەبات و تێکۆشانن. هەروەتر لە هەموو سەرجەم پێشمەرگە و کادر و ڕێبەراتی کۆمەڵە دەکەم. دیسان هیوادارم کە بە ئامانجەکانی کۆمەڵە خەڵکی کوردستان و هەموو لایەنگرانی کۆمەڵە شاد بنەوە. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێت. ئەکرێت ئەرکی لاوانی شۆڕژگەری کوردستان کە خوازیاری ئازادی و بەرابەری ڕزگاری کوردستان لەم سەردەمەدا چییە و ئەوان چۆن ئەتوانن خزمەت بە کۆمەڵە و ڕێبازەکەی بکەن؟ ئەگەر لە وشەیەکدا جوابی ئەو پرسیارە بدەمەوە، ئەرکی هەموو لاوێکی بە ئەمەک لە پێناو ڕزگاری خەڵکی کوردستان و گەشتن بە مافەڕاوەکانی خەڵکی کورد بدەمەوە دەبێت بڵێم
دەبێت لە مبارزە و لە تێکۆشان ڕانەوەستن. ئەمە بۆ معنایە کە لاوانی کورد و لە کوردستانی ڕۆژهەڵات دەبێت تێبکۆشن لە وشیارکردنەوە و ئاگایی خۆیان و هەروەتر لە وشارکردنەوەی دەوروبەری خۆیان بۆ برنەسەری ئاگاهی سیاسی و کۆمەڵایەتی خۆیان و کۆمەلگاکەیان. لاوی کورد لە بەرچاوگرتنی هەڵکەوتەی ژیانی خۆی و ئەو شوێنی کە مەوقعەتی ئەو تێدا هەڵکەوت و ژیان دەکات دەبێت تێبکۆشێ بۆ ئەوەی کە سیاسەتە ناحەزەکانی کۆماری ئیسلامی بناسێت، پلانەکانی بناسێت و هەم نە ئەوەی کە هەم خۆی دەرباز بکات، دەبێت دەوروبەری خۆشی هەم سیاسەتەکانی پێ بناسێنێت و هەمووی کە لە دەربازبوون لە سیاسەتەکانی تێبکۆشێت. لاوی کورد دەبێت لە دانیشگاکاندا تێبکۆشێت بۆ ڕەوتی سڵامەتی شێوازی خوێندن و نەکەوێتە داوی پیلانەکانی کە لە نێو زانکۆکان، زانستگاکان، مەدرسەکان وەکو بەسیجی و بەسیجگیری کە هەموو حولی جمهوری ئیسلامی ئێران ئەوەیە کە لە سیستمی پەروەردەدا تێدەکۆشێت کە لاوان بەم شێوەیە لە کوڕان و لە کچان تووشی ئەوە بکات کە هەست و حسی نەتەوە پەروەریان لە دەرووندا بکوژێ، لە ڕەواندا بکوژێ. ئەمان دەبێت تێبکۆشن، ئەم سیاسەتانە بناسنەوە، تێبکۆشن کە لە NGO سەربەخۆکانی زانکۆکان، مەدرسەکاندا فعال بن، چالاک بن. دەبێت لە لاوی کورد لەو شوێنێک کە ژیانی لێ دەکات، لە گەڕەکی خۆیدا، لە بازاردا، لە شار، لە گوندا، دەبێت تێبکۆشێت کە سیاسەتەکان بناسێت، هەروەتر بۆ سڵامەتی کۆمەلگاکەی تێبکۆشێت. لاوێکی کە تووشی احتیات بێت، ورەی لە دەست بدات، نە ئەوەی کە ناتوانێت داکۆکی بکات لە لەشی خۆشی، چ بگا بۆیە کە داکۆکی بکات لە نەتەوەکەی خۆی و تێبکۆشی بۆی کە نەتەوەکەی خۆی ڕزگار بکات. ئەمڕۆکە جمهوری ئیسلامی ئێران زۆر هەوڵدات بە جەزب و کێشانی لاوانی کورد بۆ بنکە بەسیجەکان، بۆ بنکەکانی سوپای پاسداران لە هەموو شوێنێکدا ڕێکخستنی خۆی بە قووەت بکات بۆ ئەوەی کە ورەی لاوی کورد کە هێزێکی لە بن نەهاتووە بۆ کورد و سەرمایەیەکی گەورەیە بۆ کورد، سەرمایەکی ئاڵوگۆڕە، ئاڵوگۆڕی کوردستان بەدەستی لاوی کوردەوەیە. لاوی کورد دەبێت حتممە سیاسەتە ناحەزەکان بناسێت و خۆی لێ بپارێزێت و تێبکۆشی کۆمەلگاکەی لەو چەوتە لەو پلانە ناحەزانە دەرباز بکات. ئەمە هیچ پاساوێکی نییە ئەگەر ئێستا وەکو نییە توش هاتوین هەواڵمان بەدەستگەی وە تووشی کەسانی هاتوین کە بوونتە قوربانی ئەم سیاسەتانەوە، هەر کەسێک بە شێوەیەک پاساو دێنێتەوە کە ڕەنگە لەبەر خاتری وەزیەتی معیشەتی ئینسانەکان پاساو دێنەوە کە ئێمە لەبەر خاتری ئەوە بۆ کە توش هاتوین. هیچ پاساوێکی بۆ نییە. کاتێکی کە بە باشترین لاوەکانی ئێوە کوردستانە حازرن لە ڕیزی بۆ نمونەوە لە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە گیانی خۆیان فیدا بکەن، گیانی خۆیان فیدا کردووە. ئەمە هیچ پاساوێکی نییە. تۆ نەخۆش بی، بێ پوڵ بی، بێداهات بی، ناتوانانی هیچ پاساوێکی بۆ بێنیەوە کە ئەم مەشروعیەت بدا بەم مەسەلەیە، وەکو تێکەڵبوون بە بنکەکانی بەسیج و بنکەکانی سوپای پاسداران. لاوی کورد دەبێت تێکەڵ بێت بە بزوتنەوە مەدەنیەکان. ئەگەر بە پێی هەڵکەوتە، بە پێی ئیمکانات، هەتا توانی پەیوەست بێ بە ڕیزەکانی شۆڕشەوە. بۆ نمونەمە لێرە من ئەم وەکو بانگەواز، وەکو داخوازی داوام لە هەموو لاوانی بە ئەمەک و مبارزی کوردە کە پەیوەست بن بە ڕیزەکانی هێزی کۆمەڵەوە، چ وەکو باڵی چەکداری و هاتن بۆ پێشمەرگایەتی بێت، چ وەکو ئەوەی کە پەیوەست بن بە ڕیزەکانی تەشکیلاتی نهێنیەوە بۆ هەرچی زیاتر فۆرمولەکردن و سیستماتیککردنی هەستی مبارزایەتی خۆیان. و هیوادارم کە لە پێناو ئەهدافی کۆمەڵ و ئامانجەکانی کۆمەڵە بناسن. ئەگەر هاتوو بە هەر شێوەیەک توانیان بێن بۆ پێشمەرگایەتی ئەمە چ باشتر. ئەگەر ناژێن بۆ پێشمەرگایەتی ئەوە هەموو لاوێکی کورد لە ڕێگاکان و لە کاناڵەکانی دیاریکراوی هێزی تشکیلاتی
نهێنی شارەکانەوە نێوخۆی کوردستانەوە دەتوانن پەیوەندی بگرن و لە پێناو سیاسەتەکانی مبارزەی مەدەنی و شارستانیدا تێبکۆشن وەکو تێکەڵبوون لە ئنجیۆکان وەکو کاری ڕێخستن و بڵاوکردنەوەی وتە و گفتمانی سیاسەتی ئەمڕۆکەی شیاو بۆ کۆمەڵگای کوردستان و کۆکردنەوەی هەرچی زیاتری خەڵک لە دەوری ئەم خەت و مەشا سیاسیە دیاریکراوانەی کە ئەمڕۆکە و زەرورەتێک دیاری کردراوە بۆ نەتەوەی کورد بۆ مبارزەکردن لە کوردستانی ڕۆژهەڵات بۆ لە هەموو ئەبواراندا تێبکۆشن لە ئەنجوە هونەریەکان ئەدەبیەکان لە پاراستنی ژینگە لە کاری هونەری و بەڕێوەبردن لە مبارزەکردنی مەدەنی بە شێوازی جۆرا و جۆر تێکەڵ بن هەموو لاوێک هەموو کەسێک دەتوانێت بۆ خۆی لە جێگای خۆیدا مبارزە بکات لەم چوارچێوە قانونی و یاساییەکی ئێستا وەکو نشەیە ئەگەر مەواد فرۆشێک لە گەڕەکەتاندا هەیە خەڵک کۆ بکەنەوە بچن بەر دەرگای فەرمانداری بگرن جەماوری لێ کۆ بکەنەوە مەی دوێنن ئەگە کەسێک بەسیجە مەی دوێنن بە جۆرێک پێی ڕابگەن ئەگەر ڕاستەوخۆ ناتوانن ئێوە هەڵبکوتنە سەریانەوە کە ئێمە ئەوەش پێشنیار ناکەین دەتوانن بە شێوەی خەباتی مەدەنی ڕێگای بۆ بدۆزنەوە و خەبات بکەن خەباتکردن لە هەر جێگا و لە هەر نقطەیەکدا ئیمکانی هەیە زۆر سپاس سپاس بێوەش هەروەک بۆ خۆتان دەزانن بەرەبەرە بە سیوێکی جۆزەدان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە نزیکە بینەوە ئێوە بم بۆ نەوە چ قسەیەکتان هەیە سیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە ئێوە و لە بەڕێوەبەرانی ڕۆژهەڵات تیوی پیرۆزبایی یەکەم پیرۆز بێت لە هەموو کادر و ئەندام و پێشمەرگەکانی کۆمەڵە پیرۆز بێت لە پێشمەرگە دێرینەکان لە بنەماڵەی زیندانیانی سیاسی هەروە لە زیندانیانی سیاسی لە بنەماڵەی پێشمەرگەکانی کۆمەڵە پیرۆز بێت لە هەموو هاوڕێیانی ڕێکخستنی نهێنی کە لە ناوخۆی وڵات ئەرک و زەحمەتێکی زۆریان لە ئەستۆیە پیرۆزبای یەکەم لە هەموو دۆست و لایەنگر و ئەو کەسانەی خۆیان بە دۆست و نزیکی کۆمەڵە دەزانن ڕۆژی سیوێکی جۆزەردان پیرۆز بێلیان هیوادارم کۆمەڵە بە ماڵی خۆیان و بە مڵکی خۆیان بزانن و بتوانن کۆمەڵە بەهێزکەن ڕوو بکەنە ئۆردوگاکانی کۆمەڵە و پەیوەندی بە کۆمەڵەوە بکەن و داواکەم لەو کەسانەی کە تا ئیستا کۆمەڵە نەیتوانێت پەیوەندیان پێوە بگرێ و ئەوان پێیان وایە کە کۆمەڵە کەمکاری کردووە لەو بارەوە ئەوان پەیوەندی بە کۆمەڵە بگرن و کۆمەڵیش بەهێزکەن دووبارە لێتان پیرۆز بێ و لە هەموو خەڵکو و تێکۆشەرانی نهێنیش پیرۆز بێت. گەڕات شەکەندووە ئاڵا بەدەستی خاراوێت من لە خانەوادەی بە تەوری واقع شۆرەتمان محەممەدیە لە خانەوادەی مینەشەم لەدایک بووم کە شۆرەتی بابم مینەشەمە بەڵام شۆرەتی من محەممەدیە و لە ناو پێشمەرگەدا و لە ناو ژیانی شخصیشیدا ئەمە وەکو خانەوادەی شەمحی یا مینەشەم مەشهورین. من بابم دیارە منەوە کاتە منداڵ بووم بەڵام یەکێک لەو کەسانە بوو کە کاتی شۆڕشی کوردستانی عێراق دەستی پێکردوانەوە ژووکو یەکێک لەو ئینسانە شۆڕش جێڕانەی ئەو کات بوو بە حیزبی دێموکرات و هاتە خاچی عێراق و ئێمە وەکو خانەوادە دوو بەشکراین بەشێکمان لە کوردستانی عێراق دەژیان دوو خوشکم و برایەکەم و من و خوشتێکیشم لە کوردستانی ئێران دەژیان. من کە خۆم بە منداڵی لای مام بووم بابم لە عێراق بوو دایکم لە عێراق بوو تا ئەو کاتەکە اختلافێک لە بینی جریاناتی حیزبی دموکراتدا بوو کەوان زیاد بوونەوە کۆمیتەی ئینقلابی بام هاتەوە لە کوردستانی ئێران شۆڕشی چەکداری لەگەڵ کاکفاکە میهینەوەیان دەست پێ کرد ئەو پێشمەرگە بوو منیش لە کوردستانی ئێران بووم. من زۆر عمرم نەبووە کاتە تقریبەن 12-13 ساڵم بوو کە بام شەهید کرا. بابم یەکێک لەو ئینسانە شۆڕجێڕانەی ئەو کاتی کۆمیتەی ئینقلابی حیزبی دموکرات بوو. هەر لەو کاتدا من لە وانێکی منداڵیمەوە چەند کار و کەشاوەرزی و بڵێن نەودەم لە کلمام کاری جووتوگا و لە دێهات لە دەیەک دەژیان بە ناوی سێرەوانە ئەوەم دەکرد بەڵامی دی ئەم کات لە بیرمە پێشەوەی باوکم شەهید بێ جارێک چوون بۆ لای کە بمە پێشمەرگە بەڵام نادیانمە وەکتیان تۆ منداڵی ناتوانێ
مامەوە و دوای مانجێکی پێنەچەوە کاتە ئەو جارەکە باسی دەکەم و خاترەیە کە قەتم لەبیر ناشتەوە کوێستانێک بوو بە ناوی کوێستانی مەدان چۆخە بابم لەوێ بوو هێزی ئاتەشی زمانی شاش بەرابەریان بوو دوو ڕۆژ و هێدی ئەمە گەڕامەوە بام ڕۆیشت خوارە بەرە و لای منتقەی بۆکانەوەوانەوە هاتەوە لە ژەڵا شەید کرا کە ئەو شەید کرا هەر لەم کاتانەدا ئەمە جەمحێک جەوانی ئەو دەمی خەڵکی سیسێر باسی ئەومان دەکرد قارە شەریف مابوو ڕۆین بۆ پێشمەرگایەتی وەرمانگرن نەگرن و جارێکی کە هەندێک لە پاشماوەکانی ئەو شۆڕشە چەند کەسێک هاتن بۆ لامان مزەبرایەکم هەبوو عەلی شەمی پێدەڵێن ئەو ڕۆیشت ئەو گەورەتر بوو لە من ئەویان وەرگرت دەمنیان وەرنەگرت من مامەوە دوای چەند مانگ وەکو خاترەیەکی ناخۆش خاڵم چوو دایکم و کچەکانی دیکە کە مابوونەوە هێنانیەوە و لە عێراق و هاتینەوە لە سێر دەستمان کرد بە ژیانی شەخسی خۆمان بەڵام هەر لەو کاتدا وردەیدی ئەم گەرایشی سیاسی بوون وەیا بە هەر حاڵ بەرەو دڵخۆش بوون بە کاتێکی دیکە بە هەلێکی دیکە ڕەنگە بۆ ئەمە بڕەخسێتەوە ئیدامەی کارماندا تەقریبەن بەڵام بێ ئەوەی لەگەڵ هیچ هێزێکی سیاسی وەیا هیچ هێزێک یا هیچ ارتباطێکمان هەبێ سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدمەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەڤاڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدمەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەڤاڵی پێشمەرگە ڕەفیقێکی زۆر چاکم بوو ئەو کات لە دێیەکی دیکە بوو ئەو لە زیندان بوو لە زیندان هاتبەوە لە زیندان لەگەڵ یەکێک لە کەسانی دیکە ئاشنا ببوو لە تەریقەوە وردە بە کۆمەڵە ئاشنا بووینەوە کات بە کۆمەڵە ئاشنا بووین و دوای خۆمان دیارە خۆمان چەند کەسێک بووین کەم نەبووین کە هەموو قسە یا هەموو شتێکمان دەوێرا لەکەن یەکتر بڵێن چونکە زمانیشا بەشەر نەی دەوێرا لەکەن خاناوە دەیخۆشی بەحسی سیاسی بکەی یا قسەیە بکەی یعنی ساواکی زمانیشا زۆر خەتەرناک بوو بەڕاستی بەڵام ئێمە قسەمان دەکرد ئەو ڕەفیقەمان کە لە زیندان هاتبەوە باسی کە من چەند کەسێک دەناسم ئەوانیش دایان هەوێ لە سیاست قسە بکەن و یا لە پێشمەرگایەتی قسە بکەن و یا لە ئیدامەی ئەم بارزەیە قسە بکەن ئەو کات ئەم ڕەفیقەمان لەگەڵ کەسێک کە هێستاش ماوە سەید ڕەحمانی ڕەحمانیای پێ دەڵێن لەگەڵەوە ئاشنا ببوو دوجار ئەوان هاتن بۆ سەردانمان دەرەر حاڵ وردە تاوەکو ئەم کاتە ئەوەڵ کەسێک کە هات بۆلام سەید حەسەنی قادری ئەو سەید ڕەحمانە بوون لە دێکی خۆمان لە سیسێر دوجار من چوم سەردانیوانم کرد لە مەهاباد بە سەید ئیبراهیم ئاشنا بووم سەید ئیبراهیم لە زیندان هات بۆ ئەو کات ئەم کاتی دیە من ئەو نۆرەی هاتم واردی کاری سیاسی بووم و دەستمان کرد بە فعالیت ماوەیەک لەگەڵ سەید ئیبراهیم ڕۆشتین بۆ شیرکەتێک لە تاران بۆ کاری سەختمان سازی وەکو کارگەر بۆی بڕۆین ناو کارگەران و ناو خەڵکو و بەم شێوەیە کار بکەین ڕەفیقێکی دیکە هات بوو بۆ لام لە ڕەبەت ماوەیەک مابەوە 100,000 یادی بەخێر شەید وەستا وڵاو بوو کە شەید خالیدی فەرهادزادە بەڵام لە ناو ئێمەداوە بە نێوی نێنەکەی ناوی وەستا حەوڵا بوو دەستگایەکی بلوکمان کڕیبن بلوکمان دەبڕین لە ڕەبەت و هەروەها کاری دیکەمان دەکرد لەگەڵ خەڵک لەولاولا وەکو هەموو ڕەفیقەکانی دیکەی کۆمەڵەکە و کاتە بڵاو ببوونەوە تا ئەو کاتە کامی 57 خەریک بوو دەست پێ دەکات تەزاوڕاتەکان لە شارەکان دەستیان پێ دەکرد ئێمە لە زۆربەی شارەکان ڕۆشتین بانە لە بۆکان لە سەردەشت لە سابلاخ لەوان لە هەرجەیەک تەزاوڕات دەبوو جەمعێک بوون دەڕۆشتین تەزاوڕاتەکاندا بەشداریمان دەکرد دەوری دەست و تفەنگ دگەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک چناگری بەرگات لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک چناگری بەرگات
لە ژیانی پێشمەرگایەتیمدا ئەوکو خاترە یا وەکو بیرەوەریەکە بیجارمەوە ئێمە ئەو دەم زۆر چاک لێمان نەدەزانی ڕاستەکەت پێ بڵام یعنی هەرچەکمان هەڵگرت بوو دوای تەزاوڕاتەکان و دوای جنبشی مقاومەتوانە بەڵام ئەوەڵ شەڕەکانی کە ئەمە زۆر تێدا سەرکەوتو بووین و یاکدمان شەڕی دارساوێن بوو کە لە زۆر جگا و لە زۆر شوێنی شارێک پێکراوە شەڕی دارساوێن کۆمەڵە کردی ئەو دەم پێشمەرگەمان زۆر نەبوو بەڵام کەمینێکماندا نابووە گە بەولی شەڕەکە بجەرمەوە ئەم قافڵەیە خەبەرمان بووە و ئەو ستونەکە دەگەڕێتەوە کەمینێک دانرا بەڵام شێوەی چونکە شێوەی شەڕەکەشمان بەباشی نەدەزانی حتا چۆن سەنگەر دروست دەکەین بۆ پێشمەرگە کە دوای چۆن دەرچی ئەسانەگە مەشکست بخۆین یا نەتوانین یا پێمان تێک نشکێ بڕیار درابوو کە پێشمەرگەکان دەبێت فیشکدانەکانیان بکەنەوە لەکن خۆیان دابنن بۆ نابێت کەس لە سەنگەری خۆی بێتە دەر نابێت سەنگەر بەجێ بێڵین لەسەر لێوی زیادە سەنگەرمان هەڵقەن بۆ ئەم ستونەکە دەهات هەر بۆیە تێشیدا زۆر مۆفەق بووین ئەم ستونەکە هات تێکشکا کەسی لێ دەرنەچوو چەند ئەسیرێکمان گرت و هیچی دیکە بەڵام لە جریانی شەڕەکەدا کە شەڕەکە تەقریبەن تا لایەوارێت و کێشا خەڵک لە دەیەکانەوە بە هەموو بە هاوارمانەوە هاتن حزبی دموکرات پێشمەرگەی هەبوو لەو دەورە بەراوان بە هاوارمانەوە هاتن ینی بەڵام واقعەتەکەی ئەوە بوو کە کاتێک خەڵک و هێزی پێشمەرگەی حزبی دموکراتە تازە ستونەکە تێکشکا بوو ئێمە لەو شەڕەدا تقریبەن هەوا بزانم 72 کوشتەی هەبوو لەگەڵ چەندانە ئەسیر بەڵام ئێمە یەک پێشمەرگەمان گولەیەکی بە ملی کەوت بوو تۆزێک بریندار بوو هیچی دیکەویش کاکسالاری ئاشناگەر بوو ئەویش فەرمەندەیەکیان بوو بار پێچەوە چەند کەسی دیکە لە بن پردێک بوون تەسلیم نەدەبوون من زۆر لەبیرمە سالاری ئاشناگەر و شەید جەلیلی ئەمەڕەشی بە شەهادان حملەیان کرد بە من پردەکە لێ گولێکیان هاویش بووە ملی کاکسالاری کەوت بوو هەر بە تۆزێک ڕوشا بوو هیچی دیکە کە ئێستاش لەبیرمە کە شەید جەلیل بە دەنگی بەرز بە سرود خواردن خوێندنەوە دەڕۆیش بە من پردەکە ئەیدی ئاخرین نەفەریان لێ تەسلیم کرد و گیرا سەربازێک لا قبریندار ببوو وەکو خاترێک هەردەی جەرمەوە یەک دوێک لە پێشمەرگەکان هەویستیان بیگرن یا نازانم بیکوژن یان شتێکەوانە لەبیرمە ڕفێقێکمان هەیە ئێستا لەگەڵمان نەماوە بەداخەوە کاک مەحموود سیسێریەویش هەر بڵێن ئامۆزا و شتی خزمی خۆمەوانە نەیهێشت وتی کاکە لێ گەڕێنەوە با بڕاتەوە بۆ جارێدا بڕواخۆ ئەمەش کارمان پێی نەبێت لەهۆی خەڵک هەردێگری یعنی شتەکەوا بوو ینی بەشداری خەڵکەکە لەم شەڕەدا ئاوا بۆ کەسێک سەربازێک هەڵات بە یان کەسێکیش بووە یان شتێکی کرد یا ئەگە هێزی یارمەتی دەر بۆ ئەوە هات بە بۆ دیفاع لەو ستونە خەڵک نەیدەهێشت ئەسڵان لە شوێنەکانی دیکە کە ئێمە سەرگەرمی شەڕەکە بوون خەڵک لە هەموو شوێنەکانەوە جادەکانیان گرت بوو ئەمە یەکەم شەڕی زۆر گەورەی ئێمە بوو لە دارساوێن کە هەرۆکو کتم وەکو خاترەیەکی زۆر خۆش بیجەرمەوە ئەو ئێستا تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرساو لە نێودڵی شەوە زەنگە وەکو گڕێک راساو ئەو ئێستا تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرساو لە نێودڵی شەوە زەنگە وەکو گڕێک راساو سڵاوی گەرمی دڵی پڕ هومێدیمەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە دیارە ئێمە سەختیشمان زۆر دی بەڵام خاترەیەکی دیکە کە وەکو شەڕێک کە بیجەرمەوە بڵێن تەرحەکەی و یا تەسمیمەکەی بە تەوری کولی ئێمە بووین کۆمەڵە بووین ئەویش پاگای ڕەبەت بوو ڕەبەت پاگایەکی بوو لەسەرەوە ڕەبەت تەپەیەکی هەیە کە ئێستا گوایە ئەشکەوتێکیشان تێدا دیوەتەوە دەوڵەت دەورەکەی تەلبەند کردووە و نازام چی تێدا دەبیندێتەوە ئەم ساڵ ینی کەشف بوو ئەوە پاگایەکی لێوەدا نابوو ئێمە بڕیارمانداکەەوە پاگایە بگرین جەمعێکی دیکە لە جریانەکانی دیکە مخالیفمان بوون لەسەرەوە کە بیگرینیان نێگرینیان شەڕ لە ساسکەنیان نێکەینەوەوانە دەرهەر حاڵ ئێمە تەسمیممان گرت بەڵام وەکو خاترەیەکی زۆر خۆش ئێمە چۆن بزانین کە دەوری ئەو پاگای
مێمگوزاریەیان نا من و شەید دۆستا عەبدوڵڵا ئەو خالیدی فەرازادە کە باسی دەکەم بۆکانی بوو دیاری کران کە بچین خۆمان نەخۆشکن چینە ناو پاگا بە دەوری پاگاکەیدا سوڕاینەوە بزانین داخوا مێمگوزاری هەیە یان چوینە ناوی بەهەرحاڵ زانیمان کە ئەوە نییە ئێمە مەعاسرەمان کرد 9 ڕۆژ مەعاسرە بۆ پاگایە هەلیکۆپتێر دەهات یادی بەخێر ڕێزی لێدەگرم سەری بۆ دانەوێنم شەید حلالە حەمە دۆشکەچی بوو لە ناوچەی سەردەشت دۆشکەیەکی دانابوو لە پشتی پاگاکەی لە بینی نزیک ماوڵە و پاگاکە ئەم هەلیکۆپتەرانە کە داهاتن دەبوو یا بار بێن خاروبار بێن بۆ پاگا بە هیچ شێوەیەک ڕێگای نەدەدان بنیشنەوە نان دەتوانێت بنیشنەوە نەیدەش ئیمکانات بگەن بۆ پاگا ئەو پاگای هیچ پێ نەگەی لەو ڕۆژ ئەو 9 ڕۆژە لێ شەیدێکیشماندا ئەمە شەید حەسەن وسۆکەل لە شوێنێکی دیکەدا باسم کردووە یادی بەخێر بەڵام دەرهەرحاڵ 2000 حیزبەکانیش ئێمە حیزب دیموکراتیش هات لەگەڵمان بە تەوری واقع بۆ مەعاسرەی ئەم پاگایە 2000 لە شێوەیەکی گوماناوی کە ئێستاش نازانم چۆن بوو شێوێک لە شەوەکان نیرۆکەیان بە چەکیشانی خۆیانەوە ڕۆشن و پاگاکان بەجێشت و پاگاکە بڵێن وەکو شتێک گیرایە کە منەوە کات ڕۆژانە کالیکۆفتێردا تەقەی دەکردێمە لە ناو ماڵەکانی ڕەبەتدا بووین و خەڵکەکەی ڕۆی بەدەرەوە سازمەیەکی مەدەستی کەوت لێوێت تۆزێکی بریندار بووم لە ئەم شەڕەدا ئێمە ڕەفیقێکمان بوو مامبرایم ئێمە تاز تقریبان ساعات 11 نیوڕۆ کە شەوانە دەوری پاگاکەمان دەگرت ڕۆژانەش کەس بەرز زەمحێک پێشمەگەدا دەندران بۆ ئەوەیە کەسێک سەر دەربێنی لە پاگاکە یا لە سنگرەکانی تەقیان لێ بکار نێڵن و هیچی دیکە دەنا مەعموولەن ئێواران حەملەمان پێ دەکرد ئەم ڕۆژە تا ساعتی 11 نیوڕۆ هیچ خەبەرێک نەبوو نە کەسێک هاتە دەرێت نە کەسێک تەقەی لەکرا تا ئەو ڕەفیقەمان کە باسی دەکەم چەکە لەسەر شایندانە ڕۆژ بوونەوە پاگاکەی هاواری کتخۆ کەسی لە نەماوە ئیدی هجووم کرا بۆ پاگای و چەک و تەقەمەنیەکە لەگەڵ برادرانی حیزبی ئەو کاتە بەشکرا نیوەیەمە نیوەیەوان سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکەش بڵنگی هەردی وڵات حەڵامی کەشمەرە لە دەوری دەست و تفەنگت دگەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چی ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت دگەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چی ناگرێ بەرگا ئەم دەورەی آخر دیوردەوردە بە دوای ئاڵوگۆڕەکاندا و وازێتی کورد و وازێتی کوردستان و وازێتی عێراق و ئەمانە کە ڕوویدا ئیدی ساخ بوومەوە لەسەرەوە کە جارێکی دیکە دەست بکەمەوە بە کار و فعالیەتی حیزبی و وەکاری تەشکیلاتی و هەر بۆیە ئێستا من کۆمەڵی شۆڕەجێری زەحمەت کێشانی کوردستانی ئێران وەکو کۆمەڵی قەدیم وەکو کۆمەڵەیە کە کاتی خۆی وەکو ئینسانێک تێیدا بەشدار بووم لە دەستپێکردنی ئەوڵی لە دروستکردنی ویا لە فعالیەتی ئەوڵ پێشمەرگەکانی کۆمەڵەکە بە دوای قایمی 57دا دەستم پێکرد پێم وایە ئێستا لەسەر ئەم خەتەی ئەو دەم ویا لەسەر ئەو بیر و باوەڕەکە ئەم کات هەمان بوو و پێم وایە ئەمە ئیدامەدەری ئەم ڕێبازەیە کە ئەو کاتە ئەمن تێدا بەشدار بووم و لەسەر مەسلەی بەرابەری ئینسانەکان و حەقتەڵەبی و مەسلەی میلی و مەسلەی کورد و ئەوزاحی ئێستا بە خۆشحاڵیەوە نەوەی نوێی خەباتکار چ لە سەنگەری شاخ و چ لە سەنگەری شاردا خاوەنی ئافراندنی چەندین جۆرە متۆدی تێکۆشانن کە ڕەنگ بێ پێشووتر لە ئاستی کوردستاندا بوونی نەبوو بێت پێشمەرگەی کۆمەڵا وەک گوترا تەنیا هێزێکی چەگلەشانی شاخ نییە و بگرە بارودۆخ زۆر جار وای خواستووە کە زۆرینەی ئەو هێزە بە هەمان بیر و بڕوا گیانبازی بە ڕۆژبوون لە ناو شار و گوندەکانی کوردستان بوونیان هەیە و لە ڕوخساری تاکێکی نهێنی لە ناو ڕێخستنەکاندا چالاکی دەکەن. بەرەبەر چاوگرتنی ئەوانەی باسی هات کۆمەڵە دەبێت وەک هەمیشە ئاڵا هەڵگر و پێشەنگی خەباتی سیاسی و مەدەنی و جەماوەری بێت وەک باسی هات هیچ کات ڕێگەچارەی سیاسی
بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە ئێران ڕەت نەکردوێتەوە و تەنانەت لەسەر بنەمای گفتوگۆش بە پێی سیاسەت و پێوەر و مەرجە دیاریکرا و ئاشکراکانمان ئامادەین. لەپاڵ ئەوەشدا پێویستە ئەو ڕاستیە بزانین تا کۆماری ئیسلامی یان هەر حکوومەتێکی دیکتاتۆری دیکە و دژی کورد لەسەر کار بێت و دژی مافی ڕەواکانی گەلی کورد و هەڵوێستی بێت، هێزی پێشمەرگەی کۆمەڵا ئامادەیە و بەردەوامە لە تەیاربوونی خۆی بە تازەترین میتۆدەکانی کاری پێشمەرگانە و وەک هێزێکی پشتیوانی خەڵکی چەوساوە و بەشمێنەتی کوردستان ئامادەی تێکۆشانە لە پێناو ڕوخانی کۆماری ئیسلامی و بەدیهێنانی مافەڕەواکانی گەلی کورد. ئەوەی ماوە لە کۆتاییدا باسی بکەین پابەندبوونە بە سیاسەتەکانی کۆمەڵە و پەیمان تازەکردنەوە لەگەڵ ڕێبازی کاکخانەی موعینی یەکەمین پێشمەرگەی گیان بەخت کردووی کۆمەڵە و سەرجەم ئەو ئازیزانەی ئێستا کە لە ناوماندا بەجەستە نەماون و بەڵام ورە و ڕێباز و تێکۆشانیان چرای ڕووناکی بەخشی داهاتوومان. Thank you.